لەسەر ناوی کۆمیتەی خانەوادەی شەهیدان بە خێراتنی هەموو لایەکتان دەکەین و ئێمە وەک کۆمیتەی خانەوادەی شەهیدان هەموو جەژنێک وەک ڕێزگرتن لە شەهیدان گوڵکۆی شەهیدێک دەکەین بە ئامانج و لە تەواوی ئەو شەهیدەدا تەواوی شەهیدان بەبیر دێنینەوە و ئێستا وەک نەریتێکی خۆمان داوا لە هەموو لایەک دەکەین بۆ بیرهێنانەوەی شەهیدان دەقەیەک وەستان بۆ گیانی پاکی شەهیدان. شاهید نامرن، شاهید نامرن. سەرەتا وەک کۆمیتەی خانەوادەی شەهیدان بە خێراتنی هەموو لایەگەکەین بە تایبەتی کەس و کار و ماڵباتی شەهیدان و جێژنی ڕەمەزانی پیرۆز لە هەموو گەلی کورد و لە ماڵباتی شەهیدان و لە هەموو مسڵمانانی کوردستان و جیهان پیرۆز دەکەین و هیوادارین ئەم جەژنە کە جەژنێکی گەورەی مسڵمانان و هەموو گەلانی دنیاە هیوادارین ئەم جەژنە ببێتە جەژنی ئاشتی و برایەتی بۆ گەلان. هیوادارین ئەم جەژنە کۆتایی بە هەموو تونگ و تیژی و شەڕ و ئالۆزی و وێرانکاری بهێنێ. دەیان و سەدان ساڵە ئەم میلەتە لە بن دەستی دەوڵەت نەتەوەکان و دیکتاتۆرەکانە ئەچەوسێنرێتەوە لەسەر مافی خۆی لێی ئەدرێ بە هەموو دەستێک بێڕەحمانە کۆمەڵکوش ئەکرێ. هیوادارین ئیتر لەم ڕۆژەیە هەروەکو بەڕێز ئۆجەلان لە ئیمرالیەوە پەیامێکی ئاشتی ڕاگەیاندووە بە ناوی پەیامی سەدەوە هیوادارین هەموو لایەک پشتگیری لەو پەیامە بکەین بۆ ڕێبازی ئاشتی. سڵاو و پێزانینم بۆ ئەم بەشداری بوونەتان لەسەر مەزاری شەهیدی نەمر شەهیدی قەڵەمی ئازادی شەهید هێرۆ بەهادین. بە ناوی خۆم و سەرجەم کارمەندانی کۆمپانیای چەترەوە بۆ ڕاگەیاندنی ئازاد لەگەڵ دەستگای ئاژانسی ڕۆژنویزا لە ناویدا بە خێراتنێکی گەرم و گورتان لێ دەکەم. بەخێر بێن سەر و سەر چاو. دیارە لێپرسینتان بەسەرکردنەوەی گۆڕی شەهیدی نەمر شەهید هێرۆ مایی وەفاداریە. ئێمەش لەو قوتابخانەیەدا هەتا ماوین دەرسێکی باش دەخوێنین تا خۆمان زیاتر پەروەردە بکەین لەسەر ئەو ڕێوڕێبازەی ڕاگەیاندنی ئازاد بەردەوام بین ببین بە چقڵی چاوی دوشمنان و گەندەڵکاران. جژنی هەموو لایەک پیرۆز بێ داواکانم لێتان زۆر سپاستانەکەم بەخێر بێن سەر چاوم خوێنی ئەو شەهیدانە ون نەکەن بەخێر بێن سەر چاوم. ئەمڕۆژ وەک بینەمان ینی هاتینە سەر گۆڕی شەهید هێرۆ ئەوەیە کە ئەو وەکو شەهیدێکی ڕاگەیاندن بێگومان هاوڕێیانی ڕاگەاندنیش لێرە ئامادە بوون و ماڵباتی شەهیدان لێرە ئامادە بوون و ئەمە وەکو نەریتێکە وەک ئاماژەم پێ بدە هەموو ساڵێک ئەمە لێرە ئامادە ئەبین مەسەن لەسەر گۆڕی شەهیدێک و بێگومان ئێمە خەوەندەرتی لە شەهیدەکانی خۆمان ئەکەین ئەوەی کە ئێمە هێشتۆتەوە لێرەدا ژیان بەردەوام بێ و بتوانین وەکو گەلی کورد لێرە لەسەر پێی خۆمان بێنێتەوە بێگومان ئەگەڕێتەوە بۆ ئەو فیداکاری کە شەهیدان هەمیشە بەگیانی خۆیان بەخت کردەوە بۆمانەوەی گەلەکەیان و گەلیش دەبێ هەمیشە لە هەموو بۆنە و نەک هەر بۆنەکان بەڵکو بێ لە هەموو سات و کاتێکدایە بێ شەهیدانی خۆی لەبیر بێ و لە بۆنەکانیشدا ئێمە وەکو ئاماژەم پێدانەری تێک و وەک بۆ پاڵپشتێک بۆ مەڵباتی شەهیدانیش و هاتوین لێرەدا ئەمڕۆ بۆ بڵێن شەهید هێرۆمان وەکو سمبولێک دەستنیشان کرد لە ناوی ئەو تەواوی شەهیدانی تر بەبیر دێنینەوە. بێگومان ئەگەر ئێمە سەیری ینی چۆن بڵێ ئەخلاقی دوژمن بکەین هەمیشە دوژمنان زۆر لە دەنگی ئازاد ترساون ینی تەنانەت لەوە نەترساون کە ئەوانی کە لەبەری جەنگ بەرامبەریان ڕاوەستا بەڵکو ئەوەی لە پشتی جەنگیشەوە بە هەمان شێوەکو سەربازێک لێیان ئەڕوانن کە دەنگی ئازادە چکن دەنگی ئازاد بەڕاستی تەواوی حقیقەت و ڕاستەکان ئەخاتە ڕووی کۆمەڵگە و جیهانیشدا بۆیە هەمیشە ئەبینین دژمنانمان بە تایبەتی دەوڵەتی تورکیا هەمیشە لە دەنگی ئازاد ترساوە هەمیشە بینیمانە خۆشی هاو ئاوازەکانی چ لە ناوخۆی وڵاتە بێ لە دەرەوە بێ هەمیشە ئەو کەسانە ئەو کەسایەتیانە ئەکەنە ئامانج. ئێستاش ئەمە وەکو دەنگی ئازاد وەک ئاماژەیان پێدا لە لێدوانەکانیشان ئەمە چوارەمین
شەیدە کە لە دەنگی ئازادە بەس لەناو خاکی کوردستان یعنی باشووری کوردستاندا بێجگەلەوە لە بەشەکانی تری کوردستانیش چەندەها شەهیدی دەنگی ئازاد هەیە بێگومان یعنی من هەمیشە وتومە ئەوانی کە قەڵەم بەدەستن ئەوانی کەوا مایک بەدەستن ئەوانی کەوا کامیرەکانیان هەموو ئەمانی کەوا حقیقت پیشانی کۆمەلگا ئەدەن و بە ئازادانە بێلایەنانە و بویێرانە ئەیانەوێ ڕاستەکان بخەنە ڕووی کۆمەلگا هەمیشە ئەبنە ئاماژ بۆ بەردەم دژمنان بەڵام خۆشببختانە ئەبینین ئێمە گەلی کورد هەتا لێمان بدرێ زیاتر بەهێز دەبین و ڕاگەاندنیش بە هەمان شێوە تا ئەبینن لە دوای شەهادەتی ئەم هەواڵانە ئەبینین گەنجان و کوچان و کوڕانمان زیاتر بە تامەزرۆیی ڕێگە پێدەری ڕێگای ئەوانە بن و درێژە پێدەری ڕێگای ئەوان ئەبن ئەمەش بخۆی دووبارە پامێکە بە دژمنانێگەینەوە کە ئەتوان ئەو دەنگە ئازادە کە بکەن نە ئەتوانن گەلی کورد کە بکەن و بە درێژایی مێژوو پیانەڵەن ئێوە هەتا هیچ شتێک نەما لە بەرامبەر گەلی کورد بەکاری نەهێنن لە نکۆڵیکردن لە چەسانەوە لە جینۆساید بەڵام گەلی کورد هە لەسەر پێی خۆی ماوە چووکم گەلی کورد خاوەنی ئەو توانە و ئەو پەیامەیە کە هەمیشە هەم بۆ ئاشتی هەنگاوی خۆینەوە هەم بۆ لە بەرگریەکی ڕەوای خۆیەتی خوێنی ئێمە کە خوێنی شەیدامان کە ڕژاوە لەسەر ئەم خاکەدا لەسەر خاکی خۆیەتی هیچ کاتێک بە هەموو درێژای مێژوو گەلی کورد بۆ ساتێکیش تەماحی لە بستی خاکی کەسێک نەکردو بە پێچەوانەوە هەمیشە ئاشتی خواز بووە لەسەر خاکی خۆی تەنها لە چوارچێوەی بەرگری لە خاکی خۆی و مافەکانی خۆی تێکۆشانی کردووە بۆیە هەمیشە ئێمە وەکو گەلی کورد ئێستا خۆشببختانە ئەتوانم بەڵام گەلی کورسە بۆ تەسمبولی ئاشتی بۆتە سمبولی تێکۆشان لە کۆتاییە مەراسیمی وەکو جێژن لێرە کۆتاییمان پێهێنا بەخێر بێت.